هاتي كرم. يا سوري. ماشي باوە. باشی بەێ کوڕم تۆ ڕۆژی 2000 لە من وەرەگە ئیبم چۆرەکە ڕقە بە قورعان قوڕگەیە تاشێ. باوم دەڕ بۆی نووسیم ئەڵێ زۆر باشە بۆ یاریاسی. خراب بۆ. تۆشم بیر نەچوە وەستا. ئەی ئاف. ئەی ئاف. ئەرێ باوە پرسیارە. گیانی. ئەرێ بۆ من داناو ناوەڕام بۆ. باوکەڕە دوای 20 ساڵ بیرە کەوتۆتەوە. وەڵای سەبیرم کەوتووە. ئەوە باپیرە و بەڕەحمەوە بێت ئەو ناوی دەیت. وتی ئەمەوەیەکی لە نەوەکانم وەکو خۆم دەت چکە باپیرە و یاری ئاسنیە کرد. بەخوای کوێ درێژی ئەوە هەڵەگر بە دوو دەست ئەوە. ئەی باشە چوومەتەوە سەر ئەو من؟ نە ئەشەم بالله هیچ مواصفاتێکە لەو ناچێت. بوو؟ سەیریکە نە لە جسما وەکو ئەوی، نە لە باڵایە وەکو ئەوی، نە لە غیرەتە وەکو ئەوی، ئەشەم بالله لە قژا وەکو ئەون ئەو کاتێک کە ونێ لە بەشی یەکەما دابەزی لە شەڕەکە یەکەم فیشە کوشتیان ئەلەو حاڵەتیان لەوەچی بەس ئامرن نەمێنێ بۆ خاتر. ئەرێ باوە شتێتر. بڵێ. ئەو خاڵەی منش کەیوە گەوی تۆ گەورابێ؟ کوڕم ئەوە لەگەڵ مروری زەمانە با تەمەنە هەڵکشێ و دەودەوە خاڵەش گەورە. هەنگ گەورەترە بێ. چۆن؟ وەڵڵا هەر خەمم بوو. نا. ئەوە خۆی لەگەڵ عەقڵ و لەگەڵ جسمایە. کەی عەقڵە گەورە بوو خاڵەکەش وردەودە گەورە. ئەی چەنە ڕامبۆی گیان کوڕی خۆم. باوە. ئەم کاتە و باش بەڕێز دراوسێ ئازیز یاخوا بەخێر بن بۆ ماڵە تازەیە. ئێوەی بیاخوا. ئەڵێ چاوەڕێیەکێکی باشی شکر یاخوا بەخێر بێ بۆ ئەم گەڕەکەشمان. ماڵی ئەوە بیاخوا بێوەی بی. ئێمە دراوسەیەکینەوە ماڵەکەمانە. مەڕتەناوە بیاخوا. ناوم خولێ هەموو کەس پێ مەڵێن کاک مەحموو. بەڵێ بەڵێ بەڵێ. حەچی و پێویست و من لە خزمەتتام. مەمنون سوپاس. کارەباتان سووتان من خۆم لە ئەدیسۆن مهمترم. بەڵێ. ئاوتان گیرە من خۆم بۆ چاکەم. بەڵێ. ئاوتان سووتە ئەو ناسووتێ. کارەباتان سووتان من خۆم خەبیرم. زێرابتان گیرە کوڕێکم هەیە ڕامبۆ یەکسەر بۆتان چاکە ئەوەتانێ. کامەی ڕامبۆ؟ ئەوەتە. لەو ڕامبۆیە؟ ئەخوا سێری مەکە بە حەج مهم تێمەکەوە. ئەوە مهمەکەی لە عەقلیە. باش. بەخوا پەلاماری شێرێ بۆیەوە. ماڵی ئەوە بیاخوا باشە باش بێوەی بیاخوا. هەستەکەم چاوەڕێیەکێکی طەبیعیە. میوانمانێ بەڵێ. میوانتانێت. ئێدێ من پێشوازی لێکم خیچەکە من خۆی یعنی. ئەرێ تۆ قچێ بەسەر ئێمەوانیە؟ حەقت چییە؟ هەچ کەسێکیە؟ ئەخە سەیری کە ئەجی دراوسێ من خۆم قوبوڵی ناکەم. من شخصی خۆم وەکو کە حەمە مەحموو قوبوڵی ناکەم. هین بێت. هەرچی ویست من لە خزمەتتام لێرە ناڕۆم. ئەرە دەبڕۆ لە کۆڵم بەرەوانیە؟ ئەوە بە قسەی خۆش. ها پێم بڵێ شێربیان ڕێوی شێربیان ڕێوی پێم بڵێ. وەڵی کوڕم سەد خۆزگە بەڕێوی وەڵا پشیلەش نەبوو. بۆ بڕم بۆی ئەرزە دانیشە کوڕم تۆ ڕۆژیش شەش حەوت شەڕەکەی دەبەستە کوڕم وتمان ناوەڕام بۆیە بە پشیلێکی ناوێریت. وانە بەچیم نێرەکەرە بەخێر بی کاکە کاکە جوابیشمان نێرەتەوە کاکە فەرموو برام بە پیاومان نەزە با بڕۆم بۆی هلا والله حيف تو ناو الرامبو والله من ناوم رامبو بۆ قورعانە چوومە بخوادا باوڕم تەتریزێکی بۆ بکە دەدانیشە بۆ حەلای باسکە دەدانیشە لێ بەس با بیرم کەوتەوە ئەوە دووەم جارێتی بێتە ئەم ناوە ئەم زەلامە هەڕێک بە ئەو ماڵەش کوڕم بۆ قسە نەکردووە نابێ بزانم وتم بابێ بە سێ ئینجا پێڵم با تۆ من ناناسی کۆڵان بە کۆڵان هەموو ێزام چی ڕۆدا بەجددیت چی دانیشین ڕامبۆ بزانین کێ خۆی پیاکە و چێتە دەرەوە چەنی پێێتی و چەنی پێ ناچێت بزەوت با بەتایبەت ئەم ژنەی تازە شاتووە وەنیە تەنیایە و مێدی نییە و خۆ بێ ئاگامان لە گەڕک بێت بەس با بۆ تۆ ئەو نەخەمتە کوڕم من ئەزانی چەند کۆمەڵایەتیم لە تۆکەم منیش وا تاخیر بوو هەر دانیشتون دانیشتن تۆزێ مۆزوو سێ وێ رابی خوێن وەڵا باوە مۆزمان نەماوە ناوەڵا
كيف تشيته وكرم تشيته جوان دانيشة والله باو تنقاوم كرم من يك ساعة تتناوم ناس كورا من شون أما موقف تاريخي اللي كيس خو ما يم بدلني يشرو على كما بيت أخوار وناتم أو برات تبرز زوره نارم ها نارم طر من شون جي يلا بزارم كي يتدرو باشا تبونا خمتها شون خمم نبي جا دراسي نبي بوتي باشا ايش تتريش دراسي نبي او دي قتم داك قصك لقلو خاتونا من أما شاءكم اي كم اي سر اوكي خو ما سيمان قلو بك يستوبو ساكيناك هنا شورتي تاعي نعرف دسكاري كم شورتي تاعي كهرباء 24 ساعات نابرنا تشا دانش مدياري انا من ظالم توكيو فيش ولا بس هات كاكا برا شاوا كم تاك هو لقيتهم برا ربابين بولاي هذا ورا لقيتهم برا لقيتهم اني ها انتم بشريت ها خذوا ابنائي تو خذ ماك الله ما كبكر الله ليمان ازارين اللي شو بويت شي تاكل لو مالا هو تو اقل لك هو كور مناي الرامبو بخوا مع عضلاتي هاي ترحيب ترتكش دلينا جوبك نالي حالي حسابك قام اللي بقول له مال هاي درو تشوكرت ولا او تعرفوا من مكه من زعلان بدرو ولا خودك بيله قسناكم تو بيله ده يشتي ولا بقي من بيله يا ما كنزين دراسك ابو البكره كم بده ياك دقت وانا وتشيا ازان بدرو ولا اخوك جراز ولا بلا مرنين خسبك تيت عليهم ها نانا لي قرب اخر تور خم انا كاكا تشيت اكل لو مالا رزق تبي لك قسناكم بخو شيت معنا كامتيوا واخوتي يا جنم تشي داك لو مالا ايه كرينا زالمتي دي يلا باشا دي بتعرف يمكن يمش اما شيت مكام هتيوا فين بلا تشيت اكل لو مالا ها اما بدرو خويا عليك برو بيناكم ها حد قاس تشكينا برو يسمى لي بشكينا بلام تو بدرو على خود كدو اقام ليتا او ناسم برو يلا برودي ولا برا داي ساختتي خوا والله ولا برا بدوم ري دروزن نانا وازي لي بينا ها شوف كذا سريكي بازار ريم توزي ميوش تكرم اللي داني شي مراقبه او مالم بوكي شي الروا شون الروا شي نهاية ايش خوما باشا خمنا من شهر دقيقة تديم بزوب قريتو شويني خو انا ديما بس باشا انا مو ناوي شي جزرا قرم بخونا ناسي ولا ناوم رامبو تو ولا من بويت يعني من دو جار رامبو بسرتو يا دبر دبرو ماما ساعي بيخاوز السلام عليكم. عليكم السلام. شلوني باش شكون احوالك؟ حما شبقة. شلون اليمت؟ اللي ديدي بزام شي دوا. والله هاد مال وانا دومتي بلا معنى بوهين. بوتي. لا والله بوهين. تروزي. تو هنا. دتو لخوتونا خونك بوي كاك شي خوي. تو اعتقد حسابي قص حسابك. ناردومتي بوهين. بوتي. تو كل ناكل بشوان. كروس. والله هو الراسي بحما كروز ما نما بس كور مانيا بو كورناوي فرقي تشيا يا رحمة الله باكم قلت يا شو كروز بلا خشبته مانيا كور بو قاور ما ابي كورة هذا بي رولا صوزا خزمي يكن حال ابويا به جا كورة كشمان توزي سيزبا دوان برا بيجي ابو حسابك شي دوان برا بيجي ابو حسابك باشا بين بس ما مساعة جاري بارش بينيا تو كي بارو بي مردو بي دائما اخواتو يبارو بينيا اذا بارك عوابي معاش دي وبي معاشيه وشمه معاشه بارك اما جامن قبا معاش وشتوني كاك جامن لعلوه بفاري هنا هو بيو بلم اي باشا ابي بيني زين شان قرزاري يك دنيا قرزاري اي باشا همو سري معي باركم كون هنا هنا تبز السما دينار يك هنا بكره علاقه كل سنه شي مره دي اي علاقه اي وعلاقه يا خو شوري دي بكره يو تواي تعيناك الا سرش دوغاري احترامي خو بقدر تيقشتي شي احترامي خو بقدر كان عيب معك
أنا ده بس أنا بوه المطعم بقول لك ساعة عيناك توش ساعة والله ساعة دون داوة شيء توش من هالساعة وبيلا نمشي وشرك والله يتهرق حبيبي صحيح ساعة بيا داوة شيء ولا بابا عيب ها شيء تو بقربان شيء مسألة انا بصير ما بارك ابو ايش بصير تشوفه أنا بالخاتي عيناك كاكا روجيني دواني سياني دنيا مية باشي لي بكم كاكا خو مال من اخوات جاي سفار من اخوات فارم خوارد كاكا كوري بان أخري بو شيء كاكا بتمانش اكيد بكفته هادو بكروس اما ما ياتيم كروس كور ما كي ياتيم تجا كوكي ما نازاني أول أي طبعاً. كان أبي أمد شيء والله دبر كاك بروبليش شرب علينا نامي حنامي هذا شو حنامي نعطينا تشاو الدريا باشا أنا تو عيبناك دانا وشي دانا رزبو قلافة دوا باشا تو بشري وشي وشرك أما شي فير كدوا ساعة دوام كوتو ساعة بيا خاوس جامل لا خوش ويستياب يا طلع أما خوش ويستيها لا والله ديفر بوشي دي هلاك بدي والله توزي ميوش تمام سفر بودي تشي دي هموش يقمان هي بياز بچنا بياز بياكوليو يكون بالي. ليمو بچنا أو بدو موز بچنا موزيش بدو برتقال بياكوليو بوتو باشا يكوني بالي باشا قارچك قارشة شي سي بدو ناويرم بلم اي كور بچنا كورنا ما هو دوانا بو هتيو برديو تواو لا باشا دي ما دام موازين شو اي تماتا بچنا تما تبا يكون ربعه لا همون سرو كيلو مودانه بس تشاو وريس بيا ولا لم بس تشاو دخو بوهلي نابجريا وزلفكي وخو هلي بجر اي دواي قليله من مخبل والله تبي وايلي هاتو وايلي هاتو يا بلا بيت ولا خطوش بوقي دخل خطو كاك وزنه يعني وزنه يعني الشيتيان كلهم بقول بعد وش هل بجره شي لم ناوخ دم تو كور بهاوي جاب لهم شي كاكا زوري وينام بويت يم قلت ان شاء الله دو بيازم بابا وناوي دمع سمنالك وامانو قيناك بلا ما هات وسي قلافتي قلت كدوا شر كور رفيقي تو شر بي كيسيكا يا بس ده توش بيبرر اون لسرشد مره شاولي تشيلو كورك الخواع ما ادري انك باشا السلام عليكم. عليكم السلام وست شاوكا السلام باشي كاك سعد مزيان. وابا خير بجناب اللي تشكر باشي يا أخوة. امريكا والله هني ميوه ما يبغى من على كان. برا ست شاو لخدمتها الزرفي لي بقى على زوج اللي خوها بجيرة سيو بتشنا كاك سعدون. بيانصا هاي ليمو. وتو بيانصا كامو بدل ولا جوانا بيانصا باشا شتي خرافي تيمكا جوانا كان هالجا والله سيو كشي جوانا. ما شاء الله ابو جوانا هذا والله اي دست خوش بيه برتقالة كشي جوانا هي بعقوبية هذا والله دواي موز وشتي موزكم. اوش موزكي دادي جان موزكي اللي وياي هذا والله بدل يخوها البجيرة اي ماله وتشون كاك سعدون. والله باش نشكر الاخوة بزيادة موزكان حمل الريكوبيكا تازية نزابوها سورة شبل. يتوا زين جوانا خوي تارش بخوشترا ليه بس ابو دست خوش بي شي كمان هي ليرش اوش برتقالة والليموية والبيازة هموش تيقبان او السندية ليمو كبتشنا. ده تو هالقريح نعلم تو ببيانصا حبي هالقريح ببيانصا ساعة لا خزمتها شي يبون أحساكي مردومري ده بوت تاوش ننزل بريكم تواو داد الجان تواو دادي شيشن بايتشنا. همي بعيد وزارة دوزات. بالي خوارس ببايخ. يا أخوة بخير بيسر تشاوا كم او ابو بايدوا بالي حيتيكا زانه والله لا أخوة بزيابة لا أخوة أيوة. بزيابة أي إخواني بركتي تيبكريم خوارس قبايخ. يا أخوة سلامة بي إن شاء الله عافية تابع وحافظي بي يا أخوة ستشاوا كم حافظ البيت وعافيس دقاق سعدون هو بودم تجيكي أولي لو قلت لهم بيجينك ها بشقة طوبير شو الساعة كده بوشي ده بخدمة وشي بو
ولا بابا شنێکە بینیت و کوردان فڕێی بەڵام لەگەڵ ئێمەشە بە کەوەر تێمان بەرە بیت و هەر نازانم عەقڵ لە دەست خۆ دەی ئەجعال و ساڵ دووباتێ تا بەرنەکە بابا بەم لیمۆ بە منەڵێ بە 2000 بەوەی بە 500 ئارەزوی درێژە ئارەزوی خۆمە دەم درێژی مەکە بۆ نازانم خەریکی چین وەرە عیبە عیب وەرە بابا عیبی چی منە ئاگە تۆ ئەزانی ئەو ژنە چییە؟ ئەی بۆ نەبەچیە بە محموو قولە سوور هیچ شتێکی لە دەست ناچێت وەرە خولە عیب بە ئەقڵ لە چاوتانە بێ لە مێشتا بێ ئەوە دێ مناڵی هەیە هەتیوی هەیە هەتیو ئەوە بێوەژنە تێگەیشتی من بۆیە ئەو سیعرانم بەو داناوە پارەی پێ نییە بۆی لە ڕای خوا بیبە جا ئەو ڕۆژی ئەو ژنەش بێشن لە من بکڕێ لەو خوای بە زیابێ ڕستم زۆر زیابێ باشە ئەویان بە هەر حاڵ ئەی ئەوەی کە خۆی لێکردوم بە کەڕووناڵ بۆ نازانم چ بۆ لەگەڵ وەرە ساعت تۆ لەگە چیتە تۆ زۆر بێعقڵیەزانی احترامی خۆ بگرە ئەو کەڕووناڵە زانی چییە؟ ئەوە برای ئەو ژنەیە خاڵی براڵەکانە هەیداوەشی یعنی خوشک و بران ئای چۆن؟ ئەها هەتی ئەها ئەڵێ بوختان مەکە بۆ خەڵک ئاوەرە وەرە بیبە بیبە تۆ بۆ ئەو بوختانێ بە منیش کرد ئەوە شکو گومانم لەم پیاوە کرد لە سەعا ئەمرن دیێڵە دیێڵە ڕووکەرە و دوڕووکەرە بە سەری خۆم خەریب و تووشی بوختانێکم بکە منە ڕوو تاکیشکور دەبڕۆ خوا حافیزتان نەبێ حافظ کاک سعدۆ بڕۆ ئەمرن کاکە گیانم حسابی ئێمە چەندی کرد؟ گیانەکەم یان بە خزمەتم هەر هیچ ناکە هەدیەی تۆیە زۆر سپاس وەڵڵا پێم خۆشە. چاوەکەم ئەم جار میوانی من بەوەستا بەڕێزی قوربانێ خۆشەویست زۆر سپاس کاکەمایەک ئەم خەلاگەت کردی چەنە؟ حسابم کردووە 10,000 10,000 با هەدیە بێ ماڵێ چاوەکەم وەڵڵا پێم خۆشە زۆر سپاس خۆشەویست مەمنون بڕۆین ژنەکە بیرم کەوتۆ کلینێکسە ئەسڵەکەم زای لێونی وەرە واسی سێکی وەرە ژنەکە من پارەم وەرە تەشریف خازی کرد. وەرە دەبەرە بتەخەیشێت کاتە ماوە گیان پێوەستەکان هەر لەو سەرەتیای باشە خۆشەویست ئەوەیە ئەمانە نییە بڕۆ باڵێن بڕۆ کیانە یارمەتی نێم خانم وەڵا زۆر سپاس من لە خزمەتە زۆر قورسە نعربانی لێبوو نەسەبەتە لە ڕاستیە من گەڕام شتەکانیشم زۆرن بەسەر چاوە دەم بۆ لای سیارەکە و وەڵا سیارەکە ئەگەر ئەزیێت نەبێ هەر ئەو تەحالێ دەرگاکەیە ئەوەیە بەڵێ من لە خزمەتام خان زۆر زۆر سپاس خوا ئەزیێتیشە وەڵا ئەوانەشە ئەوانش ماوە بەڵێ من لە خزمەتم خانم زۆر زۆر سپاس ئەوەشە ئەرە وەڵا زۆر ئەزیێتمای دەست بخۆش بێ عزیێتی من لە خزمەتم خانم ڕاستیەکەی من نازانم یا من شانسم هەیەی ئەچمە هەر شوێنە کەسێک هەیە یارمەتیم بە سپاس بخوا کە تا ئێستش کەسی وا باش ماوە زۆر سپاس خانم تەواو تەواو ئەمان خۆمەی بەم من لە خزمەتم خانم زۆر زۆر بەس پارەی سپاس کاشێرەکە بە خۆ من نایەم زۆر سپاس دەست بخۆش بێ سەر لە خزمەتم خانم فەرمو لە خزمەتیان خانم خەیش کارە باش هاتۆ تەوانێ عجیب ئەوە چۆنە کارە بە هەیە ها خوا بە دڵی خۆمانەکە لە خزمەتتام خانم ژنەکە دارەکانم هەر هەمووی بڕیەوە هەتا سێمانیکە هەتا زستانی هەڵڵایەکە تەورەباری تۆ سەرمان نابێت ئەمەرم بۆ دروست کردویت حازر بەخوا حیاتە ها چی نازانم تۆ لەوەتی لە مارکێتەکە هاتوینەتە دەرەوە تۆ میزاجێ نییە چییە مەسەلە دەتۆ واز لە شتانە بێنە نازانم ئەگەر بێتاقەتی شتێکەیە بە من بکرێ بۆ بکەم دەتۆ پێم بڵێ واز بێنە ئێستا چی خۆشە چایەکی گەرم ڕەحمەتە لێبێت لە دنیای نییە لە چایکی جوانمان بۆ بێنە لە خزمەتتام خانم باشە بوو ئەم قسەیەم کرد من بۆ ئەمە مود لە خزمەت تام خانم
ئەوە هات ژنە خانم خاسەکەم هات ئەی ئافرم جا ژنەکە یەک تەکلیفی خۆمانە لەم و دواگە چاوە تێکردم هی من شەکری تێمەکە لەبەر شەکرەکەم خەریکە یاریەکەات لە خزمەتتام خانم. ئەڵێ زمان بۆسێ سەرڕەحەت هێنات یاخوا و لە شە ساڵ بێت جاژنەکە بۆ مەعلوماتێ ئەمە هەژ نۆنەوە چام تێکەڵ کردووە لە سیریلانکا لە نازانم کوێ لە ئەنواع و ئەشکاڵ چا ئێستا بێت تامەکەی خۆی عادەتەن چا تۆ تفت بێ خۆشەوە نییە بەس با زۆر دیارە بێت خۆشەکرێت یە نەکردووە بزانم تامەکەی چۆنە جاوەرە چایەک ژنەکە بۆ لێنێت و بەم سەرمایە ئادەی ئەڵڵا ئەو جاوەرە ژنەکە بۆ لێنێت بەم سەرمایە و وەڵا قەرزاربارە کردم ئەوە تۆ هەدیەک لای من هەدیە بۆ من؟ ئای بۆ کێ ئەی قابیلە یا بۆ خانم. خانم چێ ئەمە چیە قسانە لە خزمەتتام خانم. قبلی باوکم قەونا قەومانوم و حەلی کەیتر تو حەقی نەبێ غازی گەڵای بەس خۆش نییە چاکەشی دێ لە ترساوتم خۆشە غازی دایمە نووسیۆڵێ قازی دەستە لە خزمەتم خانم هەر دڵم خەبەریە دڵێ پێوەیەتی وەرە بابە دڵی چیم پێوەیەتی ئەوەنە لە مێشکمایی تۆ لە خزمەتم خانم نیش بەبەردەممە هاتوو دیارەوە نییە بەدەمی خەوی شۆردان خەم لە لای خانمە خانم کۆچێژنەکە خانم کێیە تەواوەوە نەما دەقە بە دەقە ڕۆژ بە ڕۆژ لە کارەکە و لەبەر دوکانەکە لەبەر دەرگا لە ماڵەوە من دەقە بە دەقە تاقیبی تۆکەم ها تەواو ئەوە نەما تەواو ژنەکە کە ئێمە کەی لە تەمەنی ئەوان بۆ خاتی خوای من قابلە منە کابراایکی هین بم تا بەدەمی خۆتۆڵی لە خزمەتتام خانم من جێگام بۆ دەخسی بۆ چی لێرە پاڵکەوتوی غازی ها خەوم لێکەوت و خەو بەدەست زینسان لە خیەت ئەوە نەما ئیتر لە ئێستاوە من داڵغەم لەسەر تۆیە بە چاو دەجێ بۆ داخستم بچم بخەوم دەی هەستا بەتانەستورەکە بۆ دانا تۆ هەستا باش تەوا ئەوە نەما دەستە هەسە دەی باش لە خزمەتتام خانم غازی قەومانم تۆ عیلاجی خۆ بکە ئاخر دڵپیسی لەم تەمەنەیە ئاری بەڵێ باوکە ئەرە ڕۆڵەو جێ بۆ داخستوم پشتی بەتانەکە بۆ هێنەهێنام ئێستا باوە خەومێ درەنگە بەخوا لە فونێ بکەم بۆ هەتیوش ئەلو غازی برام چۆنی؟ ئەرێ تۆ بەشەری تۆ تەواوی 3 ساعتێک کرد و 12 شەوە مردوو مرێ غازی ئەوە لەگەڵ کێ قساکەی شەریفی برامە ئێسێمە سەرەوە ئەها لە خزمەتم خانم ئەوە چییە لە خزمەتام خانم یعنی چی؟ خودە شەریف واز پێنە تووشی مشکلێ بووم هەرمە پرسە بۆ چییە ئەو ژنەی تۆ دیسان پەنی پێی؟ وێ کاکە ژیان ئەمڕۆ بە ملیشکاوم لەگەڵ ژنەکەمان ڕۆشتم بۆ مارکێتێک ئافرەتێک سێرم کرد یەک دنیاشتی کڕیوە ئەی هەر لە ڕووی ئینسانیەتەوانێ یارمەتیەکم ماوسمە سیارەکەیەوە وتم لە خزمەتتان خاتوو بەس ئەمە نەبوو کاکە ڕۆژی 100 جارەیاتەوە بەچەومە لە خزمەتتان خانم هەر ژیانی لێ تاڵ کردوم بە یەکجاری شەریف کۆرە خەتای خۆتە بە ساقم ئەوەنگە ڕووی وێرێ و تا خەریکە سواری سەرێ بێ شەریف تۆزێک عاقڵە بە قوربانەی چی دەمە کاکە
ناو جەرگی خواردون بەسەری تۆ واز لەوە بێنەوە حەلەکەی ویستم بۆ خانوەکەی ڕەحمان پێ بڵێم ئەوەی کەوتی ئەمەوێ ئاخر تۆ بە شەری ساگە پێ بڵێم جۆرەکە پێ ناخۆشە سەعات 12 وەختی خانووە کورە من خۆم بووم بە فلیم ئەی تۆ نەوە دوو ڕۆژیکە لە خانوەکە دەرمەکەن کورە کاکەی یا وڵایەکە لەسەر جادا خەوتم من ئەم مشکلەی ڕزگارم بێ لەم ژنە لە خزمەتتان قارم ئیتر ئەڵی شەقمتی هەڵەیە شەریف ئەوە خەتای خۆتە من هەرەو نەویستم پێ بڵم خانوەکە بەکرێ ڕۆشتووە و تەواو خوا حافیز غازی وا هاتم ئەڵێ بە قوڕ نەگیری وا ئەوەنە تەوارەکەکە چەقیوی غازی وا هاتم ئەی هاوار ئاری بەڵێ باوکە دەکوار ڕۆڵەو بەتانی پشتێن بۆ بێنە واتم ناڵەکان چۆنن؟ وەڵاهی بیر دەکەم بێڕەحم بووی وەڵای بێڕەحمیت ئەهینا تەلەفۆنێکە سەردانێکە بابەلایە کەپڕن بۆ خۆمە وەکێە ئەمەریە شەریفە شەریفی مريم. برامە شەریفە شەریف ئەها گوێلە سەوتی من بوو داخستەوانێ دەخسوی شەریف بوو بۆی بکەرەوە چی بۆ بکەمەوە بۆ شەریفی بکەرەوە بێ منەتم شەریف بوو وەڵا ئەی لەوە زۆر خۆشەم ژنم شەریف بوو شەریفە قسەی لەگەڵا ئەلو دەدەی الو چیە غازي شەریفە چیە سەوتی هافلەتە ئەوە کێ ئەوە کێ لەگەڵ قساکەی وەرە بێنە ئافرەتی چی شەریفی برامە وەڵا ئەوەی ناوەکە ئەزانینە ئەڵێ غازی ئی بە شەرەفم شەریفە خیانەتم لێکەی کەچە خیانەتی چی شەریفی برامە ئەلو الو كابي ده غازي چەتی وە پیسە بەس بزانم تۆ کێ خۆ بزانم چی پێکەم من ناوم تافكي هاك تشكي او روجي ماركتكم ئەزا دڵم خەبەریەل لە خزمی تێم خێنم کێوە کچی مارکێتەکەیە ماکێتە چەژنەکەەوە تەواو نەبوو مۆزوعە ئەها چەتی وە پیسێ بوو دۆزمەوە خۆمە زامچوو لەکەم ئەی منیش ئەگەر ئەلمۆتکە بوومە خۆم جوان کردایە ئەوە بۆ کردم ئەزانم ژنەکە شەریفی برامە بۆ شێت مەکەی وسمە ماتان لەکوێیە تو بس تجاري او بو بيونديم كرا روجات تو وستاوي بو شرم كر بغازي بلم كيما كناسي چی قەوما چی بوو یەگە ناسن ئەها ئەیەمە بەر مارکێتەکە شەو ڕۆژێمە بەر مارکێتەکە خۆمە زامچی لەکەم کەچە ژنەکە خۆمە وس قسەنەکەی ها ئەلو او بس صدفات ما ماركيتا بغازي بلا بيت ماركتكي اولا باشا او همو جاركه دادا نشتين لكافترياكي بێتەوە دانیشن اي جان او تعرج بمني واد قال قرج نكمم وانا بابت فينم وتە ناو چییە؟ تافكه بوي التلفون مكر او روجا شرمك براسي برامبر تو قصه بكم ئێستا لەبەرەوە کردومە ویستم پێ بڵم بە هەبێتەوە شوێنی کە هەموو جار لێ دانیشین ئەوەی پارکەکە شوێنی پارێک؟ پارک غازی تافگە کێیە؟ وەرە تافگە وەڵام بەزێک تافگا ناسمەوی لەگەلی عەلی بەگ لە شەقڵاوەیە ئەو نییە لەوەی مارکێتەکەیە مارکێتی وەڵا نایناسم ئەوە یەم ئەو دۆزمەوە لەمە و دوا من بە دوای غازیەوەم کون بە کون شوێن بە شوێن ئەی منی بەدڵنی ڕێ نەخۆشی جلوبەرگەکە و ئاوایە ئێستا مۆدیری ئەلمۆتکەکانە بە قوربان خۆمەزانم عنوانی شوێنەکەتم بەردەی تۆ یەک دەقە بمەرێ ژنەکە خەریکە تێ کورە با بە وەڵا شەریفی برام بوو ئەتەسم تۆ سعود گاتت بێنە لە خزمەتام خانم دەتۆ بێنە دەتۆ بێنە دەتۆ بمەرێ ئەو تەلەفۆنی ئەلو شەریف الو غازي ئەمە ڕقەمی شەریفی برام بوو شريف كي انا مجابو قصه ولا قناك تۆی بەس تێ بگەم بزانم تۆی بە قوربان بۆ مشکیلانێتە ماڵەکەی منەوە ولا جنكا ترسي بە قوربان مەسەلە ترس نییە چاوە ڕاستەکەم بەس تێم بگەێنە بزانم تۆکی من چۆنە ناسی ئەی هاوار غازي ازانم لبر جنكا تواكي او برياري شوا بوكا هفتي دابي تو خزانك الطلاقتي تو من مراكي و صاحب وعدي خوش تبي ئەرێ بابە تۆ تەواوی مارەکردنی چی و ساحب وعدی چی وشتی چی من ئاخر تۆ ناناسم کاکە بۆ مشکیلم بۆ دروستەکەی ئەوە لە ماڵەکەما خەریک هەبێ بە معرەکە كورة تفاوز لو قالتيش بينين ترسنوك غازي ترسنوك او تمر هنديشن بوي ناوي للاديكي خومان کورە بابە من لە ژیانمە هەر ڕقم لە تەمەر هەند بۆ بە حیاتی نەبخوات و کاکە بۆ هاوسم لێ نانی چاوەکەم ئێستا تۆی چی بۆ مشکلە بۆ من دروستەکەی
باسی تەمەرین دەکەن لە ژێ من تەمەرێت بخوات بخۆم مناڵم چی وەرە بۆ پارکەکە دەیت ئەلو ئەڵێ وەرە بۆ پارکە چی تۆ ئەی ناسی ئەزانم وەڵا شەریف بوو نه ئەی ناسی شەریف باوکم بیشەرەفی شەریف بوو مارکێتەکەیە و خلە خزمەت تام خانم ئەها خۆ مەزانم چێکم تۆ وازم لێبینم ئاخر ژنەکە یعنی چی یەکێ نیە و دوان نیە و سیان یعنی چی تۆ خێنەتم لێکەی بە حیسێتم شەریفی بران بوو نازەم بۆچی بۆم تافگەیم تافگەیە ناناسی نه ئەی ناسی بەخوا نایناسی ئەی لەبەر ئاەنەکە گۆرانی و ناوت بەسەر تافگەیە کورە کواشتی وا بۆ ئەی گوێم لە تێ بوو با کورە باوکم وازم لێ بێنە خۆ بەزن لاچۆ وازم لێ بێنە ئێستا من چی بکەم ئەوە کێ ئەو تەلەفۆن بۆ شەریفەکەم شەریف بزانم ئەمە لەژێر سەری ئەوانەیان هەیە دەخە شەریفی چیەوە کچ بوو کچ جوابی نەیە ئەی غازی جوابی نەیە خیانەتم لێکەی ئەخ خیانەت نییە سەیری کەژنەکە من تەلەفۆنم بۆ شەریف کرد لە پڕە ئافرەتەت من خۆشم نەمزانی ئێستا ئەچمە سەر شەریف بە حیسیەت و کەرامەت لەژێر سەری ئەو شەریفەیە بێ شەرەفی بۆ نایبوو ئەی بینیت غازی وایە ناسی با بچمە سەر شەریف ئەیکەی بە فلیم ئەی خۆ فلیمی فلیمی دەچی ئێستا ئەچمە سەر شەریف ئەزانم ئەچیت ئەچم چۆ بچۆ لە خزمەت تام خانم بچۆ بەلای بچۆ دەی چی بکەم چی بکەم ئەتەسم غازی تەلاقم بە شنیش بەسەر ما بێنێ من غازیشم زۆر خۆشەیە چی بکەم بچم بۆ شۆ چی بکەم بەخوا شێ دەبم من بە بێمە ئەو دەشتوکیەوە ئینشەڵڵا وا نابێ غازیش نانێوانی ئینشەڵڵا ئەم کچانە کێن تەلەفۆنی بۆکەن و حەزیان لێ کردو چی بکەمە یاوەڕ ئاری بەڵێ باوکە دەوەرە کوڕم چۆڕێ ئاوم بەرێ دەوەرە باش گەردایکی لێرە بوو ئێستا ئاوا تۆ بۆ دەهێنام بەخوا حیاتە بەرەکەتی ماڵ ژنە ئاگای لێ بە 3 ڕۆژە لەم ماڵانیە ئەڵێ 10 ساڵە لەم ماڵانیە دایکە زانی دەزیکە کوڕم دیبا تۆ زەدەمم تەڕکەم ئەمە درێژی ئەسە بژڕ دەرگایە بزانێ چییە بە ساق بەسەر چاواک ئەی خۆیانی بڕیکە بە لەتەوەش فەرموو نەبیت فەرموو ئای بەخێر بێ غازی برام بەخێر نێم و بەم لیشکاوە یاخوا بەخێر بێ ماڵەکە و ڕووناکرد باشێت تو ئەی ناکەی داناوەشێن داناڕزیان بۆ هیچ بوو بە ساقەوە چی ئەمە هێشتا هیچ نەبووە ئادی چی بۆ بزانم باشە من تەلەفۆنم بۆ کردیت قسەمانەکرد بۆ لە پڕاتایان کە بوو بەژن بزانم کامتان بوو خۆ ئاگای لێتە عاجزم ها شەریف نازانم خۆ منەوە تا بە تەلەفۆنی خۆم کرد و ماگام لەوە نییە من وەرە بابە یەک ڕقەممان نییە من و تۆ تەلەفۆنەکەم دانیشی قسەکەین لە پڕێکە براژنە هاولێوە گرتم سەوتەکە بوو بە ئافرەت بەس بزانم کامتانە تو سەری خۆتا ڕات کورە غازی عی بە تۆ پیاوی پیا و غیرەت هێبێ غیرەت بۆ لە قسێش نەترسی کاکە من غیرەتم نییە کاکە من لە شنەکە بەترسم بەس ئەم مشکلەتان بۆ دروستکەم کامتان بوو تۆ بوویت دارێت تۆ سەوتت هەر نازای بکەی بەژن ئەی کێ بوو تێم گەێنە پێ بڵێ چێ بوو هەستی کوڕم بوو ئێ باشە کاکە گوناحن ناگا دژمناکیم لەگەڵتانە هەیە بۆ ئەم مشکلەتان لە ماڵی نادروست کرد ئەی هاوا شەریف وڵا باوکە کرە بە ساقی چا منەمەوی کێشەکە و بۆ حەل بکەم بە ساقە وەرە کاکە کێشەکە و ئەوەنەی تر قوڕە کرد بە تەپی سەری منە ئێخت بۆ خەتاکەی خۆتە بە ساقی چاوم تۆگە بە ساقە و بە قوربانی ژن نەبی بۆ ژنەکە و ئاوا لێکە وەرە شەریف ڕەجال لێکم کاکە ئەوەی کە بە ژنەکەمی و تۆ ئەم ناجسی ناڕەزەنە هەر کەسێکیکە بێ گڕەگرێت گوناحتان ناگە بۆ ئەم لێکت کاکە بۆ خەتای منە من ویستم بۆ حەل بکەم بۆ ئاخر چۆن بەوە حەل لەبێ ئەوە حەل بوو با بترسێ بۆ بزانێت کە تۆ ژنەهێنی بۆ تۆزی ئالوسال بێت وەرە بابە ئالوسالیی کاکە و ژنێ من گڕی گرتووە دوای تۆ لە چه مۆزوعی ئەم مارکێت توشتا ئازانیت ئەی غازی ژیان شەوێ خۆ پێ نەوتم وتە ئەم ژنە لە مارکێتەکەوا بۆ و شتەکانم بۆ بار کردوتە لەو کچکاتەوە ئاگر گرتوێتی بەرە وەڵڵا بە شەرفم شەریف خوا ئاگای لێ ئەو ژنەم عەقلی تێگاوە هەر تەواتی تێکچم بیرم چووەوە کاکە گیان من ئاریم فێر کرد ئەوە خۆی بکات بە کچێک و تەلەفۆن بۆ براژن بکات هاو نازگیان ناوا قەمیسەکانم هێناو یەک بۆنێ کەم بزام جێ سوراوێ بۆنێ شتێک وەنیە نا دڵم خەبەریەوە خۆم تۆ باشە دێ قساکەینەوە دەی خوارد لەگەڵ خوافیس بێ زانم دڵیشی تەڕە ڕەنگاو ڕەنگەم بۆ لە بەرەکە چی پێوە نیەمە
بۆنیشی نییە ئازایە بە من بڵێ بۆ متووکە ئەی ئەمەش نییە خزمێکیان بخێنیم پیری آخر شەڕ دڵتەڕە چاو لێ چاوە نحتانەگا برا حەل چۆن وابێ بە قوربان ئێستا تۆ ناتێ من ئەو کێشەیە بۆ حەل بکەم ئێبا بەس چۆن دێڵە دیاریان بۆی بکە بۆ چێ بکە بۆ ئامۆژ نییە کات نەکەی ها ناتە تو حەقت تۆ حەقت حەقت وەرە بابە بۆ غادی حەقت نەبێت خد بکاکە خشەری بۆ هیچیانە نەبزان چیە ئەلو ئەلو تۆ کێی کوانێ غەزوولی قەزوولی بۆ چییە من هاوسەری داهاتووی ئەوم چی هاوسەری داهاتووی ئەوم ڕۆ من هاوسەری مەمە تۆ کێی ناوت چیە جارێ پێم بڵێ من ناوم نەسرینە لە خۆشەویستیە غەزوولی پێمەڵێ نەسا نەسرین نەسا ئەها بۆ دۆزمەوە قژ بە سەتەوەنیانم خۆ بەزەم چولیەکەم جوان قسە بکە ها بەدەستی منە ئەگەر غەزوولی لە تۆ جیابێتەوە من بێنێ ها شەریف لە من جیابێتەوە بەڵێ منیش ئەهێنێ تۆ هێنێ بەڵێ ڕاوەستە غازی چۆن شتی وای کردووە شتی وانیە غازی منی زۆر خۆشەوێ شتی وانیە حەزەکەی بەخۆی بڵێ ئەگەر پێشی توت بێ زەحمەت پێی بڵێ با هاتەوە بۆ ماڵ با غازمان بۆ بێنێ چی غاز خوافیز نەسا 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 ئەدە بسز ئێستا زیڕی کردو بە ئەو دڵی بتەقێ باشە وەرە وەڵا قوڕەکەتان وا خەس کردەوە مەگەر هەر ناوێرم بڕۆمەوە یاخوا زیڕەکەی باشە دەسەماچ وای وای دەڵم چی بکەم چی بکەم چی بکەم بە تەلەفۆنی تەلەفۆنی بۆ غازی بکەم جواب بەرەوە هەڵی ناوەگرێ لەگەڵ کچانە خەریکە غازی هەڵیگرە هەڵی ناگری بابیکەم بۆ شەریف سفر دەی کاک شەریف هەڵیگرە ئەو کێشەیە براو بۆ حەلەکە براو ئەمڵا حەل نابێ ئەوەی شەریف ئەوە جەڕەسیشە براشن دەبێت بە جۆی بمەوە کورە عەقڵێ بێ جوابی بێتەوە کەش بێت خوا میشکم تێش ئەلەو کاک شەریف چۆنی باشی بژی سپاس کاک شەریف ئەڵێ غازی وا خیانەتی لێ کردوم چی؟ خیانەتی لێ کردوم خیانەت لە تۆ؟ چۆنێ وتا ژنێنێ بەسەرما حەزی لە نەسە و مەسە کردووە نەبا بە حەدی چێ ژنێنێ بەخوا لوچ و لێویەکەم لەچی چیەکەی هەر دایماڵێ لە خزمەتتان بخانم بەدەمی خەویشەوە خۆمەزانم لە سۆبەرمارکێتەکە دڵم خەبەریە خیانەتم لێکە من ئێستا چی بکەم ئەزانی چی براژن وەرە بۆ ماڵی ئێمە با ئەو کێشەیە بۆ حەل بکەم بێم بۆ ماڵی ئەو نازانم چۆن بێم وا خەریکە شێ دەبم بەچی بێم نازانم لە کێوە بڕم وە شێ دەبم چی بکەم کاک شەریف فریام کە بێم تۆ وەرە بۆ ماڵی ئێمە خەمیەوە نەبێ خۆم بۆ حەلەکەم دە باشە باش دەی خوافیز نازانم شەریف یە بووێ با من بڕۆم مەڕۆ کاکە گیان مەڕۆ خۆم ئەو کێشەیە بۆ حەلەکەمی ترەوە لە سەری مەڕۆ سێری کە زۆف و زەمانە چی دەکرد و مەشاکری دنیا ئاوا سێری بکەیت خۆ خەڵکەی بڵێ ئەم وانی 85 تۆ چۆڕێ ئاو خۆ کاکە بۆ چۆڕی دەدانیشە کاکە نانم ماوە ئاو خواردنم ماوە با تۆ زێمێشکە ساڵ بێ دەبێ خۆم ناخوێ بەخوا ئەگەر لەم دەدانیشە بۆ زیڕە و کردووە پێغەمبەر زیڕەکەی ئاری بزانێ چییە کوڕم شەریف با من بڕۆم کۆرە دەدانیشە عیبە کاکە تۆ پیاوی خۆناوە زیڕ و کردووە لەو شتە ناچۆ فەرموو براژن فەرموو کاکەش ئەوە لێرێ بەخێتە تۆ دانیشە دە تۆ دانیشە تەحەمولەکە عیبە ئێمە پیاو دانیشتووە قەیناکە تۆ بۆ ئەوە باشە تۆ هیچ لە برای من دیوە ئافرەتی دیوە لەگەڵ چۆن هەلاو نەسرین کابگان لە مارکێ لە خزمەتتان ئەم برای من تاسە دزیشی کردووە ئەوە نامە میسانە هێڵە تۆ شێخم لێ کردوم خەریکی تەلەفۆنەوە من تەلاقەیە ساوەری بۆ لێنە گۆشتی بۆ سورەکەم و ماڵی بە پاک
براشم بۆ عاجزمە بە خەتای تۆشی تیاداجان تێگەیشی تۆ ئەم دڵپیسێ بێت تەرەکەی پێش هەموو شتێک. دڵم پیس نییە زۆر خەڵکی بابا تەلەفۆنە سەعات 2 شەو سەعات 3 شەو کورە من برای خۆم ئەزانم کە پاکە ئەو برایم تێگەیشی بەچی پاکە لە تەوالێتە تەلەفۆنەکە لە تەوالێت لە ئاوی شەو پاکترە و برایم لەو باس بڵێ مێنە شەری. خەتای تۆشی تیا خزمەتی ناقی ژنومێدایەتی لەگەڵ ناقی دادجان. چی من نازم چێ بێ بەخوا شەریف ناوجەرگی خواردن کاکە دڵی زۆر پیسە نازانم چی بکەم. دادجان ئەگەر من بە شەرت و شروتە بۆ دانم بەو شەرت و شروتەی من ڕازی بی کێشەکەتان بۆ حەلەکەم. ئەخە بەچی حلیەکەی بۆ حەلەکەم تۆ حەقە چییە؟ بەبڕای نەسرین بۆ لای تاڤگە خۆ بەزام چیان بەسەرێنم نەسرین و تاڤگە چییە؟ تێکێنە تێکێنە بەزمەکە ناوە تۆ لەگەڵ تاڤگەیانە بەرکردی لە خزمێتیان خێنیم ئەمە توێتی شتەکانی بۆ هەڵەگەرا من داماوەیە دادەجیان بای باوکی من یارمەتی ئافرەتێکی یاوە قەیچێکە خۆ بچی بۆ دنیا وێران بوو هەلاوەکە ئەلۆکە هەلا ئەوە نییە دادەجیان ئەزانێ و هەلاو هەلاوانە ئەبرن تۆ دانیشە دانیشن بەچی ئەگەر گرفتم ئەی تێ باش بی لەگەڵ براکەما من ئەو هەلاو مەلاوە هەموو بۆ کەشفەکەم بەچی کەشفیەکەی ئەزانی بەچی کەش بەچی؟ ئەزانی و تەلەفۆنانە چیە بەچی؟ بوو کێ بوو بڵێ کێ بوو ئاری کوڕم بوو من بوو باوەڕم نییە تەلەفۆنی لەگەڵ بکە ئەدی ئەلو غەزولی ئەدی بڵێرەوە غەزولی غازم بۆ بێنە باوکن خۆیەتی ئەوتە چی ئێستا براشم غازی زانی مشکلی دادەجیان ئێستا دایکەکەم چینێکی بکتم نابێت لە خۆ تۆ تفەنگ بە تاریکەشەوە بنی ئەوە برای خۆمە چاچیە ناسم غازی غەزولی وەرەوزانم حەز لە فەلافلم دانا بچم سووری باوکەڕۆ فەلافلمانەیە ناوسکی خۆم دانێمە بڕۆ ترش کاکە شەریف فاس چۆن شتی پێشێت و سپیسی ببێتەوە منیش ئەو دڵم ئاوا پاگەکەمەوە بۆی بۆ غازی چی بێ خزمەتیەکەم ئەوە قسەیە منیژەوە ئەرێ تۆچی شەریف بەس تێ بگەم ئەمە چۆن کرد ڕەحمەت لە قەبری پێشینان نیان و تۆ شەقەزانێ قۆناغ لەکوێیە بەخوا مهمە ئەڵێم ژنەکە نەڕۆین با بڕۆین دەباشە دەدەی شەریف جان عەزێتی تۆشمان وەڵڵا هیچ عەزێت نییە یاخوا حافیزتان بێ و ئێوە لە خۆشییا من هیچم نایە ئەمە مهمە یاخوا بەخێر بێن دەهەستم دەی خوا باوکم پێشەکەی بێ بڕۆدەی ئەوە داوەدێکیش قەرزاری یەڵە دانیشی شەوێ یەڵە دێ یا ئەڵڵا لا ئێوە خۆش هەڵناسی با قەبری باوکم یاخوا بەخێر بن براشن هەرمە خۆشی بتان بین ماڵتان ئاوادار بێت خوا حافیزتان بێ حافیزکان غازی خوا حافیزتان بێ مەڕۆ کوڕە وەرە دانیشە وەرە ئەوە پیاویشی کە هەیە عینەن مامە ئەو کێشیان هەیە ئەبێت تەلەفۆنیان بۆ بکەیت ئەو کێشی ئەوانش حەل بکەیت قەشێکە وا ڕقەمەکەم بەرە ئەگەر وا بێ لیست دانا بۆی خۆم بۆی بکە